هەڕەشەکانی نێوان ئەمریکا و ئێران بە جۆرێک کاریگەری هەبووە لە عێراق و هەرێمی کوردستان کە دۆخی ئابووری بە تەواوەتی شێواوە. لە دوای لێدوانەکانی ترامپەوە دۆخی بازار بە تەواوەتی شێواوە، بە تایبەتی دۆلار بۆ هەر 100 دۆلارێک نزیکەی 5,000 دینار چۆتە سەری. ئەوەش بە تەواوەتی دۆخی بازاری شێواندووە و نازاندرێ ئەم دۆخە تاکەی بەردەوامی دەبێت. بازاری دۆلار و دینار شێواوە بە پاڵنەری هەواڵەکانی پەیوەست بە ئەمریکا و ئێران و کشانەوەی کارمەندە ناسەرەکیەکانی تیمی دیپلۆماتی ئەمریکا لە 12 کاتژمێردا بەهای دینار بە ڕێژەیەکی بەرچاو دابەزی بە جۆرێک 100 دۆلاری ئەمریکی لە 141,000 دینارەوە بۆ 145,000 دینار بەرز بوویەوە. هەرچەندەم هەڕەشانە پێشتریش هەبوو و شارەزایان بە دووری دەزانن سەر بۆ شەڕ و پێکدادان بکێشێت، بەڵام دەڵێن قسەیەک بەسە بۆ ئەوەی ئاگر لە بازاڕی درا و زێر بەربدەن. زیاتر پەیوەستە بە بڵێن ئەو هینەی کە بڵاو بۆەوە ینی بەشێک لە کارمەندی سەفارەتەکان و دیبلۆماتکارەکان بە تایبەت لە بڵێن سەفارەتی ئەمریکادا لە عێراق بڵێن پاشق شاکەن لێویانە دەرەوە. ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان نادڵنیایی ترسێکی دروست کردووە و ئیتر بڵێن خواستێکی خێرا لەسەر دۆلاری ئەمریکاش یانی دروستەکە. تەمانەوەی کە تەحکومەکە بەسەر بەهای درای هەر وڵاتێکەوە دوو عامل لەسەرێکیە، دۆخی سیاسی، دۆخی ئابووری، کە ئیستیقرارەتی سیاسی و ئیستیقرارەتی ئابووریش دروستە بێت و کاریگەری جیابی لەسەر بەهای درای هەر وڵاتێکیش دروستەکە بەڕاستی، کە نائیستیقرارەتیش هەبوو ڕاستەوخۆ خوازە سەر عملەی سەعبە دروستە بێت، درای قورس دروستە بێت کە بە تایبەتی دۆلاری ئەمریکی. ئەمە یەوەی کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان بەهای دینارە بەرامبەر دۆلاری ئەمریکا پاشەکشە بکات. ئەگەر دۆخەکە ئیستیقرار بێت، هیچ بەرکەوتنیەکی سیاسی عسکەری لە عێراق دروست نەبێت، ڕەنگە نرخی دۆلار لەمایە بێت 45 تۆزێک سەر و 145. ئەگەر بەڵام ئەگەر هێرش بکرێت، چونکە ئەگەر ئەمریکا و ئێرانیش نەگەنە ڕێکەوتنێکی بڵێن باشەوەی کە ئەمریکا ئەوێ ڕەنگە مەترسی لەسەر دۆخی سیاسی عێراق دروست بێت، لەم کاتیان تۆ ناتوانانی پێشبینەوەکەی کە بەهای دیناری عێراقی لەمایە بمێنێتەوە. من قەناعەتم وایە دۆلار ڕەنگە بەرز بێتەوە. عێراق و هەرێمی کوردستان کەوتونەتە چەقی ململانەی زلهێزەکان و ئاگری ئەم شەڕە مەترسی بۆ سەریان دەبێت. چارەنووسی ئاسایی بوونەوەی ئەم دۆخەش بە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممەی پایتەختی عومان لە نێوان ئێران و ئەمریکا بۆ قسەکردن لەسەر دۆسیە ئەتۆمیەکەی ئێرانەوە بەستراوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.